ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفا هاتمە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 25 حوزەیرانی 2022 پێک هاتووە لە 3 تەوەری جیاواز. سەرەتا سەبارەت بەم گرانیە زۆرە و هەژاربوونی زیاتری دانیشتوانانی کوردستان و عێراق هەیە گفتوگویەکمان دەبێت لەگەڵ وتەبێژی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی. پاشان سەبارەت بە دوایین پێشهاتەکان و دۆخی ئێستای کەرکووک گفتوگویەکی ترمان دەبێت وە لە کۆتایی بەرنامەکانیشماندا سەبارەت بۆ قسە و باسانەی کە سەرۆکی حکوومەت مەسعود بەرزانی لەگەڵ هەندێک لە ڕۆژنامەنووساندا ئەنجامیدا تەوەری سێهەمی بابەتەکانی ئەمڕۆمان دەبێت. بینەرانی عزیز، ئێوەش دەتوانن بە سەرنج و پرسیار و تێبینیەکانتان بەشداری بکەن و من بۆ چوونەکانی ئێوە سەرنج و تێبینی ئێوە لە میوانانی بەرنامەکە دەکەم. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ ئازیزان، تەوەری یەکەمی بەرنامەکانی ئەمڕۆمان سەبارەت بە هەڕەشەی گرانی و هەژاری لەسەر خەڵکی کوردستان و عێراق دەبێت. بۆ ئەم بابەتەش بە هەدینی حاجی بەکردارتاش ناسراو بە ڕێبوار عارف کە وتەبێژی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیە لەگەڵمانە. ڕێبوار عارف، ئێوەرت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێتدای. سپاس بنارجیان، سپاس بۆ ئێوە و ڕێز و سڵاو خۆشەویستیم بۆ هەموو بینەران و بیسەرانی بەرنامەکەتان هەیە. بەڵێن ماوەیە کە نرخی کاڵاکان تا دێت بەرزترە بێتەوە، بۆ نمونە نرخی پێداویستی ڕۆژانە، نان، بەنزین، سوتەمەنی و هەتاوەکو دوایی کە ڕاستەوخۆ دەبێتە مای هەژاری هاوڵاتیان. ئەگەر لە ئێوە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی پرسم کە هۆکارەکەی ئێوە بۆچی دەبینەوە و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگە چی دەبێت؟ بەڵێ لە ڕاستیە نان و سوتەمەنی ئەو دوانن کە ئەتوانین بڵین بەڕادێکی زۆر پەیوەندیان هەیە بەیەکەوە، ئەو دوو بنچینەیەن کە لە هەموو کۆمەلگا و هەموو خێزانەکە ئەتوانین بڵین لە شتەهرە سەرەتایەتەکانن. بە تایبەت نان پێداویستیەکە کە لەو جۆری پێداویستیانە کە بۆ هەموو ڕۆژەکانی ژیانی ڕۆژانەمان بە هەر ئەندازێک پێویستمان بەو شتە هەیە کە نانی پێ ئەڵێن بۆ پڕکردنەوەی بۆشاییەکە لە جەستەمانە هەیە، ینی نان شتەهرە زەر سەرەتایەکەیەتی. بەڵام بانزین تایبەتمەندیەکەی یەکجا گەورەتر و فراوانترە، بەو معنایی کە بانزین ئەتوانم بڵێم محرڕیکی با بڵێن هەموو پەیوەندیە کۆمەڵایەتەکانی ناو کۆمەلگای ژیانی هەموو کۆمەلگایەکە، هاتوچۆکردن، گواستنەوە، پەیوەندی ژیانی ڕۆژانە، کڕین، فرۆشتن، سەوزە، با بڵێن میوە، هەرچی کاڵایەک تۆ بیری دەکەیت تۆ، تەنانەت هەرچی تەکنۆلۆژیایە، تەنانەت هەرچی بنیانانی بینا و مەشارع و کۆمەلگایەکیش لە هەر حاڵا. بۆیە وەختێک کە باسی بانزینەکەین، بانزین گران بوون، تەنیا ئەوە نییە کە شۆفێرەکە لە ڕاستیە ڕەنجی لێ ببات و ناڕەحەت بێ لەگەڵی، بەڵکو ئەمە دیاریدەیەکە کە بەرۆکی هەموو کۆمەلگا بێتەوە و ئەمەیە هۆکارێکە یەکجار بە خێراییەکی گەورە ئەتوانێت ڕەندانەوەی هەبێ لەسەر بەهێزکردنی ئەو ئاڕاستەیی کە هەژاری لەو کۆمەلگایە زۆر قورستر و زیاتر و فراوانترە بێتەوە. چونکە تۆ هاوڵاتیە بی سواری تەکسیە، بی سواری سیارەیە، بی سواری پاسێک بی، لە هەرچی حاڵەتەکە بۆ ئەندازەی ئەو ڕۆژەی ئەچێتە چەرۆ توانای کڕین و با بڵێن مەصرفکردنی ژیانی تۆ و گیرفانی تۆژێتە خوارەوە. واتە بەم معنایە پەیوەندیەکە پەیوەندیی زۆر سەریعە و کاریگەریی زۆر گەورەی هەیە لەسەر هەژاری و گوزەرانی خەڵک. بەڵام ئەمە ئەگەر تا ئێرە پەیوەندی بە ئەم بابەتە پەیوەندی بۆ هەیە کە لە چه ئاسێکە ئەتوانێت با بڵێن ئێمە بیبینەوە یاخو مەترسیەکانی چییە، بەتابەت لە هەموو کۆمەلگایەکە لە کۆمەلگاکانی ئێمە ئەم دوو حاڵەتە یاخود ئەم دوو پێداویستیانە لە ڕاستیە ئەمە بەشێکی کۆمەلگەی ئێمەیە کە لەم ساڵانەی دواییە بەتایبەت بەهۆی ئەو نەعەدالەتی ئیجتیماعیە، بەهۆی ئەو ئستەما، بەهۆی ئەو نابەرابەریەوە باحا ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر و زۆرتر تێدا دەبینینەوە و ژیانی خەڵکی تا ئەڕەنجدی دەتر و پڕماناتر و پرکێشەترە بێت. و بۆیە بەرحاڵ ئێمە ئەبینین هەموو ساڵێک ئەتوانی بڵین هەر چەند مانگجارێک ڕێژەی بەرزبوونەوەی هەژاری لە ناو کۆمەلگەی کوردستانە زیاترە بێت. یعنی ئەم ساڵانەی ئەخیر وەکو نوعی لە بۆمبی لێ هاتووە، ئێمە بەتابەت باسی تۆڕی کۆمەڵایەتی کرد، دەیان جار خەڵکانێکمان بینی و خەڵکانت داوایان لێکردوین کەنانی ڕۆژانەیان بۆ تامین ببێت.
داوایان لێکردین کە شیری مناڵەکانیان بۆ دابین کرێت ئەمانە کە یەکجار پێداویستی زۆر سەرەتایی ژیانی ئینسانە بەڵام ئەو نابەرابەریە لە کۆمەلگا ئەم ئاراستەی هێندە بابرێنس و بەهێز کردووە کە ئاسی چاوەڕوانی ئینسانەکانیشی بەڕادەیەکی یەکجار هێناوەتە خوارەوە یعنی ئینسان لەم ئەسرا لە هەزاری سێهەما بی لەوە بکاتەوە کەنانی ژیانی ڕۆژانم هەیە یاننا بەڕاستیمە شەرمێکی گەورەی بۆ کۆمەلگای مرۆڤایەتی بۆ هەر کۆمەلگایە کە ئەمەیەکێ لە ڕەنجەکانی ڕەنزیدەکانی هاوڵاتیان و کەسانێکە بەهەرحاڵ بەمەوە گرفتارن لەناو خۆی ئەو وڵاتە دیوەکەی کە لە بەرابەری شابارحاب تۆ دەبینین باسی بانزینەکەین بانزین لە شوێنەکە بۆ بە نیعمەت و بۆ بە یەکەیەکی هەرە گەورە بۆ سەرمایە گوزاری و بۆ دۆڵەمەندبوون و بۆ کامپانیەکان و بۆ بەهەرحاڵ ئەوەی کە ژیرفانی چینێکی دیاریکرا و قەبەتر و گەورەتر و پڕتر بکاتەوە ئەمە تەنیا بە حکمی ئەو حاڵەتەیە یا بە حکمی ئەو پەیوەندیە کە ئەم چی هەڵکێشە یاخۆت ئەم بەرکەوتە چینایەتیە بەشێکی لە کۆمەلگای کردووە بە قوربانی کە بەشی نەدار و هەژار و کەسانێکە کە لە خوارەوەی کۆمەلگا ئێمە دەیان بینین و ئەزانین کە لە ژیانی ڕۆژانانە بە هەست بە معاناتێکی یەکجار گەورەکە معاناتەکەی ئەوان تەنیا ئەوە نیە کە نانیان نەبێ لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی ژیانەوە لە ڕووی تەوەقعەوە لە ڕووی ئاسی گوزەرانەوە لە ڕووی تونند و تیژیەوە لە ڕووی بیکردنەوە لە ڕووی خەمۆکیەوە لە زۆر مەسایلی کە هەیە بەرۆکی ئەو هەوڵاتی ئەگرێ بۆ معنایی کە لە هەرحاڵ ئاراسەی ژیانی باڵانسی ژیانی تێک دەدا وەختێک کە ئینسانێ ئاسی گوزەران و ژیانی ئێتە خواری سفرەوە نانی بۆ جێگەی پرسیارە بێ ئیتر شتێک نییە لە خوار ئەوەوە لە واقع بۆ ئەمە بووە جێگەی مەترسیێکی گەورە بەتابە لە کۆمەلگەی ئەمە لە کوردستانە لەم ساڵانە و لەم دو-سێ ساڵی ڕابردووە بەرۆکی بە بەشێکی فراوانی لە خەڵکی کوردستان گرتووە وام دیاریدەیە ئەم حاڵەتە لە ناو خەڵکی هەژار و نەدارە بە حکمی نەبوونی هەلی کار بە تایبەتی و بە حکمی نەبوونی خزمە گوزاریەکان نەبوونی بیمە نەبوونی بیمەی نەخۆشی نەبوونی با بڵێن ئەو خزمە گوزاریانەی کە لایەنی کەمی پێداویستەکانی ژیانی ڕۆژانی تۆتوانی پێدەسە بەرکەیت ئەمە حاڵەتەکەی یەکجا گەورەتر و پڕمەترسیتر کردوێتەوە چونکە نوع لە هەژاری یا ئاسی هەژاری لە وڵاتێکی ئەوروپا تۆ ئەگری فەقی خەتی فەقر هەژاری لە ئاسێکە چوارچێوەیشی دیاری کراوە کە زۆر جیاوازە لەوەی کە لە سۆماڵا هەیە لە عێراقا هەیە لەکوێ هەیە ئەگەرچی لە واقعیشا بۆ خۆی پرۆسەی ژیان و ڕەوتی ژیان ئێستا وای لێ هاتووە تەنانە خێزانێکی هەژاریش ناتوانێت تەلەفۆن بۆ مناڵەکەی نەکرێت ناتوانێت کۆمپیوتەر بۆ مناڵەکەی نەکرێت چونکە ئەسان خودی سیستەمەکە وای لێ کردووە کە بەشێ لە تەدریس و خوێندنیان بەتابەت لەم 2 ساڵی کۆرۆنا لە ڕێگەی کۆمپیوتەرەوە چێتە پێشەوە لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە چێتە پێشەوە پس تۆ کە هەژاری محکومی بەوەی کە قوتابخانە تاوا ناکەی محکومی بەوەی کە تەرچیەکەی محکومی بەوەی کە دەرناچی محکومی بەوەی کە دەرەجەی باش نایانیتەوە محکومی بەوەی کە نابی بەو شتەی کە خەونی پێوە بین لە بەرابەرەکەشیا کەسانی کە هەن لە چینە داراکان چینە سەرمایه‌دارەکان ئەگەر کێشەی هەموو شێکیانەوێت کێشەی پارەیانەوێت باشین مامۆستا باشین فێرکار باشین خوێندنگا باشین زانکۆ و تەنانە هەتا بە خوێندنگاکانی کوردستانیش ڕازی نابن لە هەرحاڵ تاوانی ئەمریکا و بارهەوڵاتانی ئەوروپا و هەندەران ڕاوەستا بێت و من نوعێ لە بابڕین ژیان دروستەکە بۆ ئەو خەڵکێش و بۆ ئەو کەسە هەزار و کرێکارەش کە نانی ژیانی ڕۆژانەی نییە ئەسان لە قۆناغی هەرە سەرەتاییەوە ژیان بۆ ئەو مەرگەساتێکی یەکجار تاڵە یەکجار سەختە بۆی لە ڕاستیە ئەمە هیچ نییە لە زادەی ئەو چەشمەکێشەی ناو کۆمەلگای چینایەتی نەبێت کە زۆربەی زۆری ئەو خەڵکە هەژارە هەژارترە بێ بەتابەت لەم ساڵانی ئەخیرترە دواترە ئێمە بینیمان موچەکرا بنیوە بوو بە یەک لەسەر سێ بەحاڵ چاک بووە باش بووە و ئێسش بە هەموو ئەوانە ئەگەر موچە زۆریش باش بوو بێ هێشتا ڕێژەی بێکاری ئەوەندە زۆر لە کۆمەلگەی کوردستانە هەژاریەکە ناتوانێت پەراوێزخە لە ڕاستیە و گرانیەکە دۆخێکی هەناوەتە پێشەوە هەموو ژیانی بە زۆر لە جۆرەکان نائەمن کردو تۆ تەسەوری کە نان لە سەردەمانێکا چەندمان لەوە پێش وەختێکە نان بەڕاستی بۆ نانەوەخانەکانیشی کڕین ئەو ئەمواڵی پێداویستی وانە قورسە و گرانە و بانزی فریاکەوێ ئەو نەوت فریاکەوێ ئەو ئارت فریاکەوێ ئەو نوعی ئایدی باش فریاکەوێ ئەو کرێ دوکان بریاکەوێ ئەوە بوو کە بەرحال لە مەقطعەیەکە کردیان بەوەی کە شەژمان بیان بە هەزار دوای بیریان لەوە کردەوە بەرحال بوونکەکان بسکۆلەکەن و یعنی هەر ڕۆژەی ڕێگەیەکردن بەڵام لە هەردوو حاڵەتەکە ئەوەی کە هەر بازەکەیەکە خەڵکە هەژارەکەیە و من ڕێگەیەک نییە بەوەی کە خەڵکە هەژارەکە ڕەنگە بە نرخێکی تۆزێ گرانتریش بتوانێت ئەوە دابکە بەڵام لە هەر حاڵە هێشتا بە دەرەجەیەک ئەو
بازی دەدا بۆیە بردنەوە سەرەوەی ڕێژەی بانزین و ئەم شتانش بۆ خۆی هەمان پرۆسەیە لە حاڵە بەو ملاحەزەشەوە کە مەسەلەی بانزین و غاز و ئەو شتانە مەترسیێکی یەکجا گەورەتری هەیە کە لەناو معادلاتێکی ناوسەویە ئیشەکە کە ڕەنگە ئەمە وەکو ئامڕازێ بەکارێ لە هەر حاڵە ئەوەی کە مەسعود بەرزانی باس لە مەسەلەی کردن و فرۆشتنی بانزینەکە یاخۆ سوتەمەنیەکە بە وڵاتانی ئەوروپا ئەمە وەرەقێکی ئاسان نییە ئەمە پەیوەندی بە کۆمەڵی معادلاتی ناوخۆ و دەرەوەی وڵاتەکەەوە هەیە کە ممکنە تۆ پەرچێشی کۆمەڵی سراعاتی کە بکە لە واقع ممکنە تۆ پەرچێشی کۆمەڵی میشیلاتی کە بکە بەڵام بیکایانێکا خۆ ئەو پارەیە کە ئێتە ناو ئەم کۆمەلگایەوە ناڕژێتە ناو جیرفان و سەرسفرەی خاڵی خەڵکی هەژار و زەحمەتکێش ئەڕژێتە سەر ئەو کۆمپانیانەی کە ئەوان دەستیان بەسەراگرتووە بۆی فرۆشتن بۆ ئەو کارێکی یەکجار گەورە و گران و پڕحیشمەتە بەڵام بۆ خەڵکی هەژار و نەدار نەوت و سوتەمەنی بۆتە ماڵوێرانی بۆتە هەژاری بۆتە ئەوەی کە معاناتی گەورەی لێ بەدی دەدوێت هەر بۆ مناسبەتەشەوە زۆر جار بۆیە ئەوان بارها زۆر حەزیان بۆ شعر و ئەدەب و ئەدەبیاتەیە کە ئەڵێ خاچی وەک گەوهەر و ئاوی چەشنی کەوسەرە ڕاستەکەن زەمین و ژێرزەمینی ئەو وڵاتە بۆ سەرمایه‌دارانی کوردستان هەر هەمووی بەرەکەت و نیعمەتە بەڵام بۆ کەسێک کە نانی نییە بۆ کەسێکە هەژارە بۆ کەسێکە بژێوی ژیانی نییە مای دەردیسەریە مای معاناتە خەڵکی کەرکووک ماخەیەکی زوگرافی دیاریکراوە لە عێراقا بڕۆ زبڵدارەکەی کەرکووک و شەقام و کۆڵانەکانی تەماشاکە گوزەرانی خەڵق تەماشاکە ئاسی تەوقعی ژیانیان تەماشاکە بێکاری و هەژاریەکانیان تەماشاکە ئەو خوێندکارانە تەماشاکە هەزاران کەسان کۆیان تەواو کردو سویسییان دەست ناکەوێت بۆی کە سایقی بکەین بۆیە بە ڕاستی لەلایەکەوە مەسەلەی بانزینەکە ئەو شتەی پڕ کردوێتەوە بۆ سەرمایه‌دارەکان کە لە ئاسێکی یەکجار باڵا نۆعێ لە با بڵێن ئاسێکی زۆر جیاوازی تەعامل و تەعاملکردن لەگەڵ اقتصاد و سەرمایە و سەرمایه‌گوزاریە ئەوان خەریکن و لە ئاسێکی کەشەوە ئەم معاناتە بۆ خەڵکی هەژار و کرێکار و زەحمەتکێش گەورەتر و پڕمەعاناتر بووە تۆ تەسەوری کە لە سلێمانیا کۆمپانیەکانی یەشێتی ئێستا لە سلێمانیا کۆمپانیایکی هەیە بەهەرحاڵ نەوتەکە پاکاتەوە ئێنەرە بۆ هین بۆ بەغاو لە بەغا سەرفیەکەنەوە یعنی ئەو نەوتەی کە هەیە لە سلێمانیا ئەو پێداویسێ ژێرزەمین هەیە کە لە سلێمانیا بۆکو ئەو مەبادلەی کە لەگەڵ حکوومەتی مرکزیە هەیەە بۆ ئەوانەیەکەن بۆ بەڵام بۆ سایق و شۆفێر و بۆ خەڵکێکی ناو خۆ شارەکەی خۆی ناکە ئەمە چییە ئەمە تەنیا ئەو کەپی ئەڵێن بەهەرحاڵ دەوری سەرمایە و سەرمایه‌گوزاری بەهەرحاڵ کەڵەکردنی سەرمایە لەژێر ئەم کۆمپانیانەی قەیوان و دەیان کۆمپانیایکە کە بەرها بەدەستیانەوەیە و ئێمە دەژبینی ژمارەی هەژاران و خەڵکی هەژار و نەدار لە شاری سلێمانیا ڕۆژ بە ڕۆژ لە بەردەم تەقینەوەیەک و لە بەردەم مەترسێکی یەکجا گەورەتر زیاترە بەڵام من دەمەوێت لەسەر هۆکارەکەی بپرسم کە گوێ لە دەسەڵاتداران دەگرین ئەوان باز لە هۆکاری جیاواز دەکەن سەبارەت بەوەی کە بۆچی ئێستا گرانی دەبینرێ بۆچی هەژاری هەیە بۆ نەباز دەکەن کە نرخی دۆلار ئاڵوگۆڕی بەسەردادێت یاخود سەردەمانێک باز زۆر دەکرا کە نرخی نەوت زۆر هاتوۆتە خوارەوە واتە باز لە هەندێک هۆکار دەکەن کە بە شێوەیەک بڵین لە دەرەوەی ئیرادەی ئەماندا بێت بۆ چوونی ئەوە لەم بارەیەوە بڵێ بناجان ئەوەی کە لە دەرەوەی ئیرادەی ئەوانە بەشە لەو شتەی کە ئەوە ئەیانەیە تەڵقینی کەم بە کۆمەلگا بەهەرحاڵ عەقڵی خەڵکی پێ بشوێنەوە کۆمەلگەی پێکەوت بکەنەوە معادلەیەکی زۆر سادەیە کە من لە چەند نمونەیەکا بۆتە هێنم ئەو ڕۆژانەی ئەوان ئەو قسە و باسییانەیەکە نرخی دۆلار نرخی بنزین بەرمیلە نەوت بە 29 دینار بوو ئەمڕۆ 120 دۆلارە بۆ بورە دینار نادۆلار ئەمڕۆ 120 دۆلارە ئەمڕۆ ئەو شتەی کە هەفتەی پێشوو مەسعود بەرزانی خۆی دانی پیانێت و تەشیدی لێکا و شانازی پێوەکە ئەڵێ خاڵە سنووریەکانی ئێمە 3 بەرابەر بە ساڵانی ڕابردوو با بڵێن سەرمایە گوزاریشی زیاتریان کردووە 3 بەرابەر بە ساڵە یعنی ئەمە لە کاتێکایە کە خاڵە سنووریەکان لە معادلاتی اقتصادی کوردستانە لە دروستبوونی ئەم دەسەڵاتە و کۆمپانیانەوە حتا ئەسە یەشێ بۆ لەیەکە کاکە کاریگەریان لەسەر اقتصاد و بەرەوسبردنە سەروەی اقتصادی کوردستان هەبوو ئەمە خاڵێکە کە خۆی ئاماژەی پێەکە ئەمە خاڵێکە کە مانجێکە 2 مانگە 3 مانگە خۆیان هەموو ڕۆژە ئێڵێنەوە ئەڵێن چاکسازی چاکسازیەکان بریتی بووە لە چی لەوەی کە هەندێ کارمەند و هەندێ مۆزەف و هەندێ کەسی دەرەجەدار و بێدەرەجیان دووخستوێتەوە بەڵام دووخستنەوەی ئەوانە خۆیان باسیێوەکەن ئەڵێن ساڵانە 100 ملیۆن دلار بۆ خەزانەی حکومەت دەگەڕێتەوە مانگانە 100 ملیۆن دەگەڕێتەوە یعنی ئەمە خاڵێکی کێ بەهەرحاڵ هەر سەرمایه‌گوزاریشی کێ کە ئێمە توانی ئیشاری پێ بکەین لەلا ئەو شتانە کە ئەو ئیدعا پوچانە زۆر بێمانایە
ئێمە ئەوان لە کاتێکا قسەکەن کە 4 ساڵەمەوە پێش حکوومەتی عێراقمان و پارە نایەنە باشە ئێوە خۆ نەخۆن بە ئەترافی خۆیان ساڵێکە ساڵونیەکە 2 ساڵە ساڵونیەکە لایەنیکەم بەهەرحاڵ ممکنە مانجێ دواکەوێ ممکنە 2 مانگ 3 مانگ بەهەرحاڵ کێشەیە بێتە پێشەوە بەڵام واقعانە مەژێر بۆ لەو شتانی کە بۆ بە نوع لە کاری سیستەماتیک بۆ ئەوان سەرمایە گوزاریەکانی ئەوان بەهەرحاڵ لە فراوان بوونەوەیە من باسی ئەوە ناکەم کە ئەمریکا چۆن بەشێ لە بودجەی سەربازی هەموو کوردستانی بەدەستەوە وڵاتانی ئەوروپا بە هەماشت سەدان پرۆژەی لاوەکی بە هەماشت بەڵام ئەمەوێت لە کۆی گشتیا ئەبڵێم ئەم بەهانانە زۆر پیس پوچن زۆر بێمەعنان تەنیا ئەوەنەیە بەڕوویەکی خزولیانەوە بێن لە دەستگاکانی ڕاگەیاندنە بە زۆرێ بەهەرحاڵ سیمایەکی یەک لەحزەیی کامێرەکە فۆکسی کامێرەکە لە بەرچاوی خۆیان ئەوە بکەن ئەژینەمانە چێ توانێت قەنەعەت بە و قسە پوچانە بکە کە لە کاتێکا خۆیان باسی ئەوەکەن ئەڵێن اقتصادی کوردستان چووەتە سەرەوە هەژاری کوردستانی چووەتە سەرەوە چۆن نەکرێ اقتصادی وڵاتەکە بچێتە زەرەوە بەڵام بەشی زۆربەی ژۆری خەڵکی هەژار و نەداروی بێکار بەڵها ژیانی کوردستان بێ بەڵێ دەبێت لە کوردستان لە بەروی نوعی لە سیستەمی نظامی سیاسی اجتماعی هەیە کە بەهەرحاڵ هەرچی سەرمایەکە لەو کۆمەلگایە بۆ کۆمپانیەکانە ڕواکە دەژێت دەستی دەسەڵاتی حیزبایە بەڵێ ئەی سەبارەت بە کاریگەریەکانی لە کۆمەڵگەیە کە ئێوە ئامازەتان بە ئەندەی چین کرد هەندێک ئامار کرد کە ئەکرێ بێتە پێشەوە بەڵام ئەمانە چی شێوە ڕنگدانەوەیەکی دەبێت لە کۆمەڵگەدا ئەگەر بۆ نەباسی ساڵانی ئایندە بکەین ئەم هەژاری و گرانبوون و نرخی شتومەکە ئاچێتە سەر و ئەکرێکی کاریگەریەکی تری هەبێت ئەزانە چۆن بنارجیان بەر لەوەی کە بڵێن لە ساڵانی ئایندا یعنی هەژاری شتێکە پێش هەموو شتێکی مزمین نییە شتێکی مطلق نییە هەژاری وەنەبوونی کار و بێکاری پەیوەندی بە نظامی سیاسەکەوەی هەیە لە هەرحاڵە ئەمەی کە هەیە لە کوردستانە ئەم نوعی و مۆدیلە دەسەڵاتی کە لە کوردستانە هەیە بۆ خۆی دۆخێکی هێناوەتە پێشەوە یعنی ئەو قڵشتە چینایەتی دۆخێکی هێناوەتە پێشەوە کە ئەم با بڵێن جەم سەربەندی بە ئاڕاستەیەکە بە جۆرێک بەهێز و محکەم و قوڵتر کردوێتەوە کە ئینسان ڕۆژانە مەترسیەکانی لە ئاسێکی زۆر گەورە ئابینێ وەرە تۆ سەیری کە ئەو کەسەی کە ئەم شەو لە دایکە بێت لە کوردستانە لە خێزانێکی هەژارە لەگەڵ پێداویستی هەرە سەرەتایەکانی ئەوە لە جلوبەرگەوە لە گۆرەوێ لە پێڵاوە لە خواردنەوە لە شیرەوە لە هەرچیشێکەوە چۆن پەیدا دەکرێت لە کاتێکە ئەم حکومەت و دەوڵەت و دەسەڵاتە نە بۆ باوکی کارێکی داوە نە داچی خانوێکە لە ماڵەوە لە هەرحاڵە وەنە هیچ خزمەت گوزارێکی کۆمەڵایەتی هەیە بۆی لە ڕاستیە ئەگەر تو ئەم مەقتەعاش تەماشاکەی ئەو کوڕە مناڵە کچەیە کوڕە گەورە بوو چووە باخچەی منداڵانەوە نەخێر چووە قوتابخانەوە قوتابخانە بەهەرحاڵ بوو بە گەنجێک و بە هەرحاڵ شەش حەو پۆلی بڕی بەڵام هەمووی بە چێ ئاسێک ئەی بڕێ وە چۆن ئەی بڕێ بۆ ئاس و گوزەرانەی ئەبڕێ کە نمونەی 2 ساڵی ڕابردووی مناڵانی هەژار و کەم دەرامەتی کوردستان لە گەورەترین معاناتی ئینسانیا ژیانە بری یعنی کۆرۆنا بۆ خۆی چ معانات و گرفتێکی گەورەی هەیە بۆ ماڵ هەژارەکان دە بەرابەر ئەم حاڵەتە گەورەتر بووە کۆرۆنا حاڵەت و مەقولەیەک بوو کە بەهەرحاڵ خەڵکیشی زۆر ئەیود ئەمە حاڵەتێکی گشتگیرە هەموو خەڵکەکان وەک یەکەی گرن بەڵام کاریگەری و ڕەندانەوە و کاریگەریەکانی لەسەر تاکەکانی کۆمەڵگا زۆر جیاواز بوو بۆیە خەڵکی هەژار و نەدارەکە بازێکی یەکجار قورستریە یەکجار زیاتریە لە مەرگ و لە پێداویستەکان و لە دابیکردنی پێداویستەکانەوە بگرێت تا ئەو ناڵێک کاچێتە قوتابخانە و هاندەکەی بۆ ئەکڕێ و بەرنامەکەی بۆ ئەکڕێ و کۆمپیوتەرەکەی بۆ ئەکڕێ بۆ دابیکردنی با بڵێن وارەکانی نێو قوتابخانەی يعني أم برسيت هو رسيلك الرأخواني أو قطابخاني بنرتيش دلنا أبي بجنجي هزاري يخونو أرزوت حزل ورزشة حزل هنرة حزل تكلشون لا كوملجا حزب علاقاتي اجتماعية همو أمانة بس لا وتوبوي بيجي اقتصادي تو خزانة كي تو سنة وأمانة أو حالة جلان كأكره بشر لخرشي هجاري كردستان هل بمدليل جنجاني شيء زور هي لكردستان بالرئاسة كم ترين زنداني کۆمەڵگەی کوردستان هەیە وەکەمترین ئەو شوێنانە هەیە کە پێڵەن چاکسازی کە ڕنج نەبن لە ژمارەیەکی هەرە یەکجار گەورەی ئەو کەسانی کە لەناو خێزانی هەژار و نەدارن باشە لەبەرەوەی کە هەژاری ڕەجی تەندروتیژی بەهێزترەکە ڕەجی پەلاماردان ڕەجی بەهەرحاڵ نەعەدالەتی واسێنان لە خوێندن واسێنان لە ژیان نائومێد بوون و حتا تەنانەت ئەوانەشی کاکەونە زیندانەوە لە هەرحاڵە یعنی ئەوانش بۆ خۆی تەمسیل و پرۆسەیەکی کەیە پڕن لە معانات و لە کێشە گیرگرفتی کە من بەخۆی علاقە و پەیوەندیەکە و ئەمجارەکە لە کوردستانە بووم چەند بەرکەوتەیەکم لەگەڵ زیندانیانە هەبوو لە هەرحاڵە یعنی ئینسان سەیرەکە لە کۆمەڵگەیەکە کە تۆ باسەکەی
شوێنەکەی ئەڵێ شوێنی چاکسازی لە شوێنە چاکسازیەکانی کوردستانە من بە دەلیلەوە ئەتوانم پێ بڵێم مناڵی 11 ساڵی لەسەر چی ئەگیرێ لەسەر دزیکردنی بشتیت و هین بنێشت و پسید ئەگیرێ 11 ساڵی لە کوێی دنیا ئەمە هەیە و هەرو مناڵەیە معرەزە بەوەی کە تەحەدا جنسی لێکرێت ئەخە تو وەختێک کە مناڵێکی 11 ساڵی بە ناوی چاسازیە ئەخەیتە شوێنێکە و هەموو ژیانی لێ دادەخەیت بەرحاڵەمە ئەبێ بیلەوە بکەینەوە کە ئەم کۆمەلگا و ئاراستەی ژیان دروستکردن لە کۆمەلگا ئەبێ چ کارە ساتگەرێکی بدووە هەبێ ئێمە لە میدیاکانی کوردستانە بینیمانە چەندی ساڵە دەیان گەنجی 15 ساڵ و 16 ساڵ و 17 ساڵ و 20 ساڵیان هێنایە سەر تەلەڤیزیۆن ڕاستە هەندێکیان ڕویان لە ئێمە نەبوو پشتیان لە ئێمە بوو بەڵام کەرامەتی ئینسانی تۆ ئشکێنێ وەختێکە لەسەر ئەوەی کە تۆ شاحنەیەکت دزیوە یا خۆشتێکی پێداویستێکی ڕۆژانە یەکێ گەنجانی کە لە بیرمە لەسەر لە دوکانی گەنجە ڕۆشت بوو دەرجی بوو لەگەڵ یا کە ساق بۆ کە کراسێکی دزیوە لە حەومان لە زیندان بۆ دزینی کائهینێک وەختێکی کە پیانەڵی ئەڵی ئەمە ڕێگەی فێرکردنی ئەوەیە کە ئەم ڕێگانە بێ ڕێیان لێبژی ئەم حاڵەتانە نابێ ڕێگەیان پێ بدرێەوە ڕێگە نەگەندەکە بۆ ئەبێ کە ئەو بخەیتە زیندانەوە وەختێشکە خەیتە زیندانەوە کامێرە و زۆنی کامێرەکە لەسەری بورە بەرجەسا ئەەکەیتەوە کەرامەت و شخصیەتی ئەشکێنی ئەو گەنجانە مادیوە کە وەختێ مەسەحەبە چاپێکەوتنیان لێکن لە زیندانە چۆن زمانیان چۆن لێویان ئەلەرێت و دڵیان لێ دەدات و بەریگەرانێکی قوڵەوە قسەکەن یعنی بە هەموو معنایەک بارحال سەی دەکەی ئەم پرۆسەیە کە پرۆسی زیندانی کردنیشە پرۆسی بەعام بەرەو پێشبردننی ژیانە یعنی ڕۆژ بە ڕۆژ قورستر و سنجینتر و سەختتر بووە بۆیە ئەو منداڵە لە معاناتی من تەمەنی خۆیان معاناتی هەیە لە گەنجێتیە لە قوتابخانەی بنەڕەتیە 1001 پرسیاری هەیە 1001 جیاوازی هەیە لە شەقامەکە و لە کۆڵانەکە و لە خوێندنگەکەی خۆیان تا ئەوەیە بێ بەگەنجی یخۆ زۆر بەشێکی لەوانە شەتاکە تەواوی شەکەن و زانکۆش تەواوەکەن ئەیبینین لە هەرحاڵ بەشێ لە معاناتی گەنجی کوردستان هەزاران مناڵ هەزاران گەنج لە کوردستان ئەمڕۆ زانکۆی تەواو کردووە بەڵام لە ناو سیستەمێکە ئاژی کە کار معنایەکی نییە بۆیە بەرحاڵەمانە هەبنە ئەو هێزی لەشکرە بێکاری کە ڕۆژ بە ڕۆژ ماژەکەی لە کوردستانە تەسیل و کاریگەری لەسەرم تەوەرەی تۆ هەیە کە چۆن هەژاری زیاتر و فراوانترەکاتەوە و ژیانی خەڵکی چۆن لە مەترسیێکی گەورەترە دێتە پێشەوە بگورن لە ژمارە 34 بڵاوکراوی ئۆکتۆبەردا ئێوە تارێکی زۆر سەرنجڕاکێشتان نووسی بوو سەبارەت بەم بابەتەوە هانی بینەران دەدەم کە ئەو وتارای ڕێوەرعارف بخوێننەوە لە شوێنێکدا ئاماژە بە چۆنێتی دەرباز بوون لەم وەزعیەتە دەکەی باس لە ڕێگە چارەی دەکەی کە چۆن دەکرێت بەرەو ڕووی ئەم دۆخە ببینەوە ئەگەر لێرەدا بە کورتی ئەو بەرەنگاربوونەوەی هەژاریە و یان بەرزبوونەوەی نرخی کاڵاکانیش باس بکەی سپاسگوزار دەبم بەڕاستی بنارجیان من پێم وایە بەشێ لەو پرسیارەی تۆ وەڵامە یعنی هەر ئینسانێکی زەحمەکێش هەر کرێکارێ وتی بۆ نیوەی وەڵامەکەی خۆی وەرەگرێتەوە پرسیارکەین لە خۆمان ئەم هەموو نەعەدالەتیە بۆچی ئەم هەموو نابەرابەریەتە بۆ ئەم هەژاریە بۆ خێزانەکەی من بۆ باوکی من بۆتی من چاوم بە ژیانە هێناوە هەڵهێناوە باوکم ڕۆژیتە 15 ساعت ئیشەکاتەوە ئێتەوە ماڵەوە بە هەناسە پرچێ و لەو معاناتایە لە هەرحاڵکە توانە و تاقەی وزەی ئەوە نیە کە چوا قسە لەگەڵ من نابکە ئەم هەموو ژیانە پڕ لە کارەساتە بۆ یعنی ئەمە بەشێکە لە ئەو وەڵامی کە تۆ داوای لەکەی من پێم وایە هەر ئینسانێ بە وشیاریەکە و بە هەر ئاستێ لە ئاسی وشیاریەوە ئەگەر چوو بە دوای ئەوەی کە ئەم نەعەدالەتیانە بۆ هەیە تێدەگالەوەی کە لەم کۆمەلگایە هەموو کە زواناژێ ئەزانێ کە ئەو زۆربەیەکەوە ئاژی وەکو هەژار و نەدارە بەڵام دراوسەکەیان بەڵام هاوشاریەکەیان بەڵام کوڕی فڵانە سەرکردی سیاسی حیزب بەڵام فڵانە خاوەن کۆمپانیا هەزاران کەسی کەشی لە دەوروبەریا هەیە بۆ دادەرهێنانێ بۆ تەجمیلێ بۆ قەشڕەنکردنی ئەچێتە ئەوروپا و ئەچێتە وڵاتێکیکەوە ئەمە بۆ ئەم نەعەدالەتی هەیە بۆ ئەم نابەرابەریە هەیە وەختی ئەگەر تۆ بە دوای ئەم پرسیارەوە بی کەواتە قسە و کێشە هەرە سەرشێکە لەسەر ئەوەیە کە خوارەوە ڕەنجە بە لەوەی کە لەسەرەوە پێی تەحمیلەکەن پێیدا دەسەپێنن لە هەر حاڵە ئەوان لەسەر ڕەنجی تۆ ئەژین لەسەر ڕەنجی باوکی تۆ ژیاون ئێستا زۆ خەزان هەیە لە کوردستانە وەکو زنجیر وەکو تەسبیح خۆی هەژارە باوکی هەژارە باوکی هەژارە جاران سیستەمێکی کە هەبوو باوکی من دارتاش بوو خۆشمە بوو بەرتاش و ڕەنگە کوڕەکەشم بۆیە بە دارتاش بەڵام ئێستا هەژاری وەکو حاڵەتی لێ هاتووە لە ڕاستیە یعنی وەکو دەستا و دەستی لێ هاتووە بۆ سەرمایە گوزار و سەرمایەدارەکان و کوڕە مەسئولیەکان
ملیاردێرەکان ئەو شتەیەکە دەسا و دەسەکرێ زۆر ئاسایی بە ناوی کردنەوەی کۆمپانیایەکە ئەتکرێ پارچەی ئەرزی لە سلێمانی پێدرێتێ باوی $14,000 بەغەڵەت وەڵام 14,000 بارحاڵ 14 ملیۆنە بەڵام بۆ ئەویش نەک بۆی کە بۆ ملیۆن بۆ هەموو گەنجەکانی شاری سلێمانی ئێسش دوو شوێتیانیە کە بارحە مەعاناتی خۆیان وەکو بەشەر زندگی تیاکە بۆی قسەکە لەسەرەوەیە ئەگەر ئەو ئینسانەی بەم نظامە بەم ڕێگەیە بەم ژیانە ناڕازیە کە ناڕازی بوون ئەبێ خصوصیەتی هەموو ئینسانێکی عەدالە خواز بێ و دەنگ هەڵبڕین ئەبێ خصوصیەتی هەموو ئینسانێکی عەدالە خواز بێ بەچی ڕازی لە ژیانی خۆتا چ شتێکت بۆ کراوە چ شتێکت هەیە ژیانی تۆ لە چ شوێنەکان معنای پێکردەوە ئەی کەواتە تۆ لە بەرابەر یا چۆن دەتەوێت ژیانی خۆت و خێزانەکەت بگۆڕی ئەوەیە بیر لەوە بکەیتەوە ئەمەی لەسەرەوە ئەم ژیانەی تەحمیل کردووە هەتاکەی من لە خوارەوە ڕابوەسمە چاوەڕوانی ئەو بکەم بۆی ئەبێ لەم کۆمەلگایی ئێمە جوڵانەوەی دروست بێ جوولانەوەی سەربی ئیرادەکردن لەم دەسەڵاتانە لەم کۆمپانیانە لەم حیزبە سیاسیانە جوڵانەیە کە بتوانێت سەر لە نوێ ژیان پێناسە بکاتەوە جوڵانەیە کە بتوانێت بەرحاڵ خوڵقێنەری ژیانێک بێت کە ئومێدێ بە بەتاکەکانی بە کۆمەلگا بە گەنجەکانی بە ئاڵوگۆڕەکە لە کۆمەلگاکرێ بناجیانە بیرمان نەچێ ئەمان جەهەنەمێکیان بە ناوی کۆمەلگایەکی مۆدرن و کۆمەلگایەکی پێشکەوتووە بۆ ئەم من و تۆ هەزاران کەسی کە و 100,000 کەسی کە خوڵقاندووە بەڵام لە ناو ئەم جەهەنەما ئێمە ئەبینین ئەوان لە سەفاحەت و موقعیەتێکە هەزاران کێشەیان هەیە پێکەوە هەزاران ناتەباییان هەیە پێکەوە بەڵام وەختێ تەوزیعی دەسەڵات و سەرمایەکانیان ئەوان زۆر پێکەوە تەبار بۆیە قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر ئێمە ئەو نمونانەی هەر لەم چەند هەفتەی پێشووە بینە بەرچاوی خۆمان کە چۆن شۆفێرەکان ئەچن ناڕەزایەتی دەرەبڕن کە چۆن کرێکارانی نانەوەخانە ئەچن ناڕەزایەتی دەرەبڕن ئەمانە ئەو هەنگاوە سەرەتاییانن بۆ ڕێکخراوبوونیش ئەو هەوێنەیە کە ئەتوانێت ئینسان وشیار کاتەوە و لە خوارەوە پێکەوە هاودڵ و هاوتەبایی و هاو سەنگەری دروست کات و ئەم وەسعەتە کۆتایی پێبێنێ ئەوەی کە لە کوردستانە ئێستا قسە لە وەسەر ئەوەکەین لە بانزین خەریکە لە 1000 ئەبێ بە 800 لە 800 بێ بە 700 بە 600 ئەوەنە ئەمە ئەوە نییە هیچ چێزێکرد بێ هیچ دەوڵەت و حکومەتێکرد بێ ئەمە ئەوە نییە کە کاکشا سوار هاتووە پۆزی پێوەلەیە لە ئێمە بەنی قەزەی ئەم کارەما کردووە کەلای من ئەوە گەورەترین بێحورمەتیە بە خەڵکی کوردستان لە دەیان شار و شارستگای کوردستانە هەزاران گەنج و خوێنکار و هەزاران خەڵک هاتوونەتە سەر شەقام و شۆفێر و خەڵکانێکە بەهەرحاڵ دیفاعیان لێ دەکات بۆ خاتری ئەوەی کە یەک و دوی بانزیخانەکانیان بۆ دانێنەوە بۆ خاتیەوەی کە بانزینەکانیان هەرزان کرێ کاکشاسواریش دەماڵۆ دانیشتووە ئەڵێ وەڵا نەقیزەیەکمان بەدەستەوەی بەم نەقیزەیە هەموو شتێ بەم حکومەتت هینەکەین تەحمیلەکەین ئەمە ئەگەر شتێکە لە بینی معاملاتی خۆیانە کە ئەم حکومەتە دڵنیام لەوەی ئەوەی زۆر پێخۆشە لەبەرەوەی شاسوارەکان هیچ ڕێگەیەک ناخەنە بەردەستی ئەو خەڵکەیەوە کە بڵێ وشیار بنەوە ڕێکخراو بن یەکگرتوو بوون هاودەک بن هاوتەبابن بەڵکو ئەو ڕێگەیانە خاتە بەرز کاتێکیە شێکی کاتی شتێ بەرز نسبەکەیت و نرخەکەیت و هێن دەخوارە ئەو ئیسفادەی لێکە بەڵام ئەو نەقیزەیە بە قیمەتی ئەوەیە کە جووتەیە لە کەسانە لە شەقامەدا کە ژیانی خۆیان کردو بەفیدا ئەو شۆفێرانەی کە بە هەفتە لە سلێمانیا لە زیندان بوون لەواقع وێم پێم وایە کۆی قسەکە ئەوەیە ئەگەر ئێمە بمانێ ئاڵوگۆڕ لەسەر ئەم ژیانە پێکبێنی کە ئەو کوشێکی حتمیە ناچارە ژیان وامان لەیەکە ئەگەر ئەم هەموو زلت و ناعەدالەتی و نەکبەتی و گرانیەمان پێ قبوڵە معلومە ژیان لەمە خراپترە بێ باشن نابێت بەڵام ئەگەر پێمان قبوڵ نییە ئەبێ لە خوارەوە خۆمان بنیاد بدەین بە دروستکردنی ڕێکخراوەکانمان بە یەکگرتوویمان بە تەباییمان بە هاودڵیمان بە هاوپشتیمان بە هەرەوەزیمان ئەمانە بکەینە هەوێنی ئەو ئاڵوگۆڕانەی کۆمەلگەی ئێمە پێویستی پێێتی و من پێم وایە ئەم وێدەشی گەورە هەیە لە کوردستانە ئەم زوڵەیە بەرەو ئاراسێکی بەهێز بڕوات. ڕێوار عارف بەهدینی حەجی بەکردارتاش وتەبێژی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و هیوادارین بتوانین لە بەرنامەکانی ئایندەتردا سەبارەت بەم دۆسیە گرنگە قسە و باسی زیاتر بکەین. لە خزمەتانە سپاس بۆ ئێوە و ڕێز و سڵاو هەیە. سپاس. ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە قسە و باسی مەسعود بەرزانی سەرۆکی حکوومەت لەگەڵ ڕۆژنامەنووساندا گفتوگۆیەکمان دەبێت وچانێک و دەینەوەلات.
مەڵی بینەرانی عەزیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان. چەند ڕۆژێک بەر لە ئێستا سەرۆکی حکوومەت مەسعود بەرزانی کۆمەڵێک ڕۆژنامەنووسی کۆکردەوە و قسە و باسیشیان ئەنجامدا. لێرەدا بە گرنگی دەزانین کە سەبارەت بە هەندێ لەو قسانی کە مەسعود بەرزانی کردی تاوتویان بکەین. یەکێک لەوانەی کە لە فەیسبووکی تایبەتی خۆیەوە وەڵامی بە هەندێک لەو بۆچوونانەدایەوە مامۆستا کامەران لەتیر بوو کە ئێستا لە گەڵماندایە. مامۆستا کامەران ئێوەرەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێدای. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ پێشەنگ تیڤ. ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە لە سەرەتای قسەکانیدا مەسعود بەرزانی لە وەڵامی ڕۆژنامەنووسێکدا وتی کە لە کوردستاندا ئازادی هەیە و داوای لە ڕۆژنامەنووسەکە کرد کە باس لەوە بکات کە کێ لەسەر نەبوونی ئازادی دەستگیر کراوە ڕۆژنامەنووس بێن خۆپشان دەربێ و ئێوە لە مانگی 11 ساڵی ڕابردوودا یەکێک بوون لەوانەی کە دەستگیر کران لە خۆپشاندانی خوێندکاراندا. پێم خۆش سەرەتا بۆ چونی ئێوە بیستم ئایا ئازادیەکی وەها بوونی هەیە کە هیچ کەسێ لەسەر بۆ چوونی جیاواز ڕۆژنامەنووس یان خۆپشاندەر دەستگیر نەکرێت؟ دووبارە سپاسان ناکەم، دەستان خۆش بێت. هەڵبەتە ئازادی لە کوردستانە وەکو خۆیان باسیەکەن ئەوەیە کە ئەو ئازادیە هەتاکو زەرەری بۆ بەرژەوەندەکانیان نەبێت ئەو کاتە ئازادیە، بەڵام کە دواتر زانیان زەرەری ئەبێ بۆ بەرژەوەندەکانیان ئەوە چێتە باسنەی ئەوەی کە دەستگیر بکرێت یاخۆت ئەو ئازادیە قەدەغاکرێت. بۆ نمونە وەکو خۆشە باسە کرد هیچ پێویست بە نمونە هێنانەوە ناکات کە لە کوردستانە ئازادی هەبیان نەبێت. ئەوەیە کە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو ئەبینین کە لە کوردستانە دەیان کەس لەسەر بیر و باوەڕی ئازادی و لەسەر دەربڕینی بیر و ڕای خۆی یا تیرۆر کراوە یاخود فرێنراوە و دەست بەسەر کراوە یاخود لایانی کەم بێدەنگ کراوە. ئەمانە هەمووی ئەبینین و دوای هەمین نمونەشی کە مەسعود بەرزانی وەکو سەرۆکی حکوومەت باز لەوە کات کە کەس لەسەر ئازادی لەگیراوە بەڵێ هەیە ئەوەی کە ئەوانەی هەر حالیان لە ژێردەستی خۆیانەوە گیراوانی بادینان نمونەیەکی زۆر ڕۆشنەکە لەسەر بیر و باوەڕی ئازادی دەستگیر کراون و هەنێکیان لەوەیە کە وەکو باسە کرێت تەنها لەسەر گۆڕینەوەی مەسج دەستگیر کراون کە ئەمە سەرەتایترین مافەکە هەر کەسێک بە تایبەتیش ڕۆژنامەنووس کە هەیبێت لە هەر وڵاتێکە بەداخۆ لە کوردستانە بازنەی ئازادیەکان هێندە تەسک بووەتەوە تاکۆ ڕادەی ئەوەی کە کەسانێک لەسەر لایکێک کۆمنتێک با بڵێن مەحاسەبە ئەکرێت. ئەمانە هەمووی بۆ خۆی بەرتەسکردنەوەی ئازادیەوە نەبوونی ئازادیە لە کوردستانە و لەبارەی ئەوەی کە باسی لەوە کرد کە ئازادی لە کوردستانە بەو شێوەیە بەرفراوانە هەیە. وەکو باسم کرد ئازادی تەنها بۆ ئەوەی کە با بڵێن بەرژەوەندەکان هێنێ ئەمان زۆر جار ئەچن وەکەوەی کە ئارایشێک ئەێنەوە بەوەی کە بە تایبەتی کە راپۆرتی وڵاتان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە ساڵانە ئەیکاتە سەری و ساڵانە ڕوبەڕوویان ئەبێتەوە لەژێر فشاری ئەم راپۆرتە نێودەوڵەتیانە هەنێ جۆرێک لەوەی نمایشی ئازادی دەرەکەن بە تایبەتی بۆ کەسانێک کە نزیک لە خۆشیان بێت ئەیان هێنن جۆرێک لە قسە بکەن یاخود جۆرێک لەوە بکەن کە بڵێن ئەمە لە کوردستانە ئازادی بەرقەرارە، بەڵام بەداخەوە ئازادیە بێ تەواو تەواو فراهەم بێ بۆ هەموو کەسێک نەک بۆ تەنها چەند کەسانێک یاخودەوانی کە خۆیان مەبەستیانە. ئەمە ئەتوانم بڵم نمونەیەکە لە دایان هەزار نمونەی کە لە کوردستانە پێشتر و لە ئێستاشە ڕێگە پێدراونێ و ئەو ئازادی کە تا ئێستا هەیە ئەوەیە کە با بڵێن هیچ زەروریزانێکی بۆ بەرژەوەندی دەسەڵاتداران نییە. لە بەشێکی تری قسەکانیدا هەر سەبارەت بە ئازادی ئاماژەی بەوە کرد کە نابێ هەندێک هێڵی سوور هەیە ببەزێنرێت و بە دیاریکراویش باسی لەم ئەزموونە کرد کە ئێستا لە کوردستاندا هەیە و ئینتیما بۆ نیشتیمان و خاک و هەتاوەکو دوایی. لەمبارەیەوە سەرنجی ئێوە چیە لەسەر ئەم دەربڕینانە؟ ئەگەر باس لەو دەربڕینە بکرێت من پێم وایە مەسعود بەرزانی دوهەمین کەسا بێ قسە لەو بارەیەوە بکات لەبەرەوەی کە
مەسلەی کە کۆمەڵێک شتیان هێناوەتەوەی کە بڵێن ئازادی و نینی نیشتیمانی و نازام کۆمەڵە پرەنسیپی نێونەتەوەی و ئەمە بەرژەوەندی باڵا و بەرژەوەندی نێونەتەوەی و نازم ئەم شتانە باسەکرێت بەڕاستی ئەمانە هەمووی پوچە و هیچی جێگەی خۆی نییە چونکە لەبەرەوەی کە تەنها حیزبی یەکێتی و پارتیە بە دیاریکراوی و کە بە درێژایی دەسەڵات و حکومڕانیان هەمیشە لەسەر پەتپەتێنی ئەم وڵات و ئەم ناوچەی و بەپی تەوافقات و بەپی هێزی ناوچەکە بەرژەوەندیان لەگەڵ هێزەکانی ناوچەکە و دەوروبەرە سازانوە هەر ئەوەی کابینین بە پێش لەشکری عێراق کەوت بۆ لە 96 بۆ هەولێر بۆ داگیرکردن ئەو پەرلەمانی کە خۆیان زۆر شانازی پێوەکەنەوە و پەرلەمانی کە دەیان هزار گەنجی ئەم وڵاتیان لەسەر کوشت و بۆ دەسەڵات ئەو بۆ خۆیان بە دەبابەی حیزبی باسۆ چوونە ناوی ئەوە بینی کە هەمە ڕۆژە ئاسمانی کوردستان لە سەر زەوی لە ئاسمانە تورکیا بردومانەکات دەیان گوندی کوردستانی لەناو بردووە نێرانی خۆیان مەلاحقاکەن هەتاکو نزیک بە 400 کیلۆمەتر یەنە ناو قوڵایی کوردستانەوە ئەمانە هەمووی چییە لەسەر دەستی ئەمان و بە چاوساغی یەکێتی پارتیە کە ئەمانە ئاکرێت بەداخەوە بینی لەمانەی کە باز لەم ئازادیانەکەن باز لەوانەکەن کە گوایە ئەمانە بەرژەوەندی نەتەوەی ئەخاتە ژێر پرسیارەوە لە کاتێک ئەمانە بۆ خۆیان ئەم شتانیان کردووە لە کاتی خۆ پیشاندانەکانە بۆ خۆیان دەیان سیناریۆیان داڕژ بەوەی کە نابێت با بڵین لەگەڵ عێراقا هاوشان بن و داوای موچە لە عێراق بکەن چونکە لەبەرەوەی کە عێراق بەرژەوەندەکانی کوردستانی لە بەرچاو نەگرتووە و موچە و بەرژەوەندەکانی کوردستانی خستۆتە مەتەرسیەوە ئەمانە هەمووی بۆ خۆیان ڕۆژانە لە بەقا و هاتوچۆ ئەم لاولا و وەفدە نێرن و وەفدەیەتەوە بۆ خۆیان لەگەڵیانە هاوتان و پشکێن و چوزانم سەر و کاری پۆستن لەگەڵ یەکتریە لە کاتێکا خەڵکی ناڕازی خەڵکی بەژمەینەتی کوردستان تەنها داوای ئەوەی کردووە کە موچەکەی بە شێوەیەکی ڕێکوپێک و بە کەرامەتەوە بدرێتێ بەڵام بەداخەوە نابینین هیچ هینێکی پرەنسیپێکی ئەوەی کە خۆشیان ئێڵێن ئەوەی کە خۆشیان دیفاعی لەکەن و گوایە لە پێناوە دروست بوون خۆیان لوتە شەقێکی تێڵێن و خەنە ئەولاوە لە پێناو مەسلحەتی شخصی و حیزبی و تاکە کەسی خۆیانە ئەگەر بڕێک ورتر تەماشای ئەو قسە و واسانە بکەین کە کردوێتی زۆر لایانی ئەهێنێت بیکەینەتەوەری گفتوگۆکەمان بەڵام یەکێک لە قسە سەرنجڕاکێشانەی کە باسی کرد دووبارە سەبارەت بە بابەتی هەژاری بە شێوەیەک لای گومان بوو یعنی نیشانەی پرسیار بوو کە ئاخۆ لە کوردستاندا هەژاری هەبێت یانە بەو دلیلەی کە 2 ملیۆن ئۆتۆمبیل لە کوردستاندا تۆمار کراوە سەرنجی ئێوە لەم بارەوە چییە؟ طبعا ئەو 2 ملیۆنێکە ئەو باسیەکات بەڕاستی ئەمە نەپێوەرێکە بۆ خۆشگوزەرانی هەر وڵاتێک هەر شوێنێکە هەر ناوچەیەکی جوگرافیە بە پێچەوانەوە زۆری ئۆتۆمبیل کارەساتباریە و ئەو پەڕی نەهامەتی بۆ خەڵک هێناوە ئەبینین لە کوردستانە جگە لەوەی کە ئەو 2 ملیۆنێکە ئەو باسیەکات ئەو 2 ملیۆنێکە گوایە 2 ملیۆن هاوڵاتی کوردستان ئۆتۆمبیلی بەناوەیە ئەمە هیچ کات مەسلەی ژیان و گوزەرانی خەڵکی باش نەکردووە بەڵکو خەڵکی کوردستان بە ناچاری بە هەر شێوازێک ئەگەر بۆی کرابێ بار شێوازێک ئەگەر بۆی کرابێ سارێکی پیای کردووە لەبەرەوەی کە هۆکاری گشتی کەرتی گشتی پەکرا و یاخود زۆر داڕوخاوە لەبەرەوەی کە هاتوچۆی هەموو کەسێک ڕۆژانە هاتوچۆی پێویستە بۆ خۆی بۆ ماڵ و مناڵەکانی لە قوتابخانەیە هاتوچۆکەن لە خێزانی وایە لەوانەیە 5 کەس 6 کەس لە خانەوادەکەی هاتوچۆ بکاتێ و پێویستی بە هاتوچۆ بێت لە کاتێکە کامانە هەنێ شوێن هەیە دوورە دەستن ناتوانن یاخود هێڵی پاسی نییە ئەگەر هەشی بێت زۆر داما و زۆر با بڵێن لە کوالەتێکی زۆر ئاسی و نزمایە بەڵام بە ناچاری چووە ئۆتۆمبیلێکی پیا کردو ئایا بە قیست بێت ئایا بە قەرز بێت بە هەر شێوازێک بێت
کامە زۆرینەی زۆری خەڵک ئاوە پای کردو بە ناچاری ئۆتۆمبیلێکی پای کردو ئەمە مانایەوە نییە کە خێزانە دەوڵەمەنە ئەمە مانایەوە نییە کە باڵکو خۆشک و زەرانە بەداخەوە من بە نەهۆی ناچاری و کەمە وای لێ هاتووە کە ئەو کەسە بچێت ئۆتۆمبیلێک پایەکە ئەمە جگە لەوەی کە ئەو 2 ملیۆنی ئەوی کە باسیەکات لێشاوێک لە ئۆتۆمبیلی خۆیان لێشاوێک لە ئۆتۆمبیلی گرانبەها و چوزانم مۆدیل بەرز و ئەمانە کە بە هەمووی بەناوی کەسانی هۆکو خۆیان و دەزڕۆشت و حیمایە و پاسەوانی خۆیان ئەمانە هەیەە وەجگە لەوەش هەزاران ئۆتۆمبیلی هەیە کە لە دایرەکانە ئەویش هەر وەکەوەی کە لەسەر خەڵک هاوڵاتی حسابی کردو ئەمەش دیارەمە ڕێژێکی زۆر زۆرە کە هی خەڵک نییە وە لە هەمان کاتی شابێنین زۆرێک لەو ئۆتۆمبیلانەی کە باز ئەکرێت بە ناوی کەسانی کورزمانەوە نییە با بڵێن خەڵکی ناوەڕاست و باشوورن هاتوون لێرە ئۆتۆمبیلێکیان کڕیەوە بەڵام لە ناو دایرەی هاتوچۆ لێرە ناونووس کراوە ئەمە ئەبێت چه خۆشگوزەرانیەک بۆ خەڵکی کوردستان بێنێت یاخود بە چه پێوانەیەک ئەتوانرێت بڵێ کە 2 ملیۆن کەس ئۆتۆمبیلی بەناوەیە ئەمە بەدەل لەوەی کە ڕواقعی سیرکەین ژینگەی کوردستان ژینگەیەکی تەواو پیسە و ئەتوانرێت بڵێن خنکاوە لەوەی لە ڕووی تەندروستیەوە زۆر خراپە و ڕۆژانە بەلای کەمەوە 5 ملیۆن لیتر بنزین سەرفەکرێت کە ئەمە لە بەرامبەریە هیچ هینێکی ژینگەیی نییە سەوزایی لە ئاستی ستانداری نێودەوڵەتی نییە و ئەو بنزینەی بەکار ئێنێ کوالەتێکی زۆر خراپە ئەمانە هەمووی کۆمەڵە هۆکارن سەرباقی ئەو لە هەمووی گرنگتر ئەوەیە کە خەڵکی کوردستان بەهۆی ئەوەی کە کەرتی گشتی پەکخراوە بەهۆی ئەوەی کە کەرتی گشتی ئەتوانم بڵێم لە ئاستی نەبوونایە بە ناچاری چووە ئۆتۆمبیلێکی پیا کردو کە ئەمەش بۆتە هۆی بارگرانیەکی بۆ سەرشانی خۆی لە هەموو شێی خەتەرتر ئەوەیە کە ساڵانە ئامارەکان دەرئەکەوێت کە بە هەزاران کەس گیان لە دەستەدات و بە دایان هەزار کەس کەمە ئەندامە بن و پەکەوتە بن سەر جێگە و ڕێگەیە کە ئەبێتە دیسان بارگرانیەک بۆ سەر خێزانەکانیان ئەمە ئایا خۆشگوزارانی بێت لەکوایە بێت کە مەسئول بارزانانی وەکو سەرۆکی حکوومەت شانازی پێوەکات و بە نقطە قووەتی حکوومەتەکەی باسیەکات بەڕاستی ئەمانە هەمووی زەرەر و زیانن و بارگرانین لەسەر شان و هاوڵاتی کوردستان و جگە لەوەی کە زەرەری ژینگەیی زەرەری تەندروستی زەرەری گیانی هەموو زەرەرەکانی تری ئەکەوێت لەسەر شانی و ئێمە بەدەل لەوانش تەمەشاکەن کە چەندین پاڵاوگە هەیە کە با بڵێن حکوومەتی هەرێم نەوت بۆ خوار و جنوب ئەپاڵەوێت لە کاتێکە خەڵکی کوردستان ڕۆژانە بە 8 ساعت 9 ساعت لەسەری بنزینە ئەوەستێت ئەمە بۆ خۆی ئەو پڕی گەڵتەجاڕیە بەڕاستی و تەواو خەڵکی کوردستان هیلاکە بەدەست ئەم کێشانەوە نەبوونی بنزین ئاو کارەبایە موچەیە بێکاریە هەموو کۆمەڵی قەیرانێکە بە بەرنامە من پێم وایە من قەناعەتشم وایە کە ئەمانە هەمووی بە بەرنامە و بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵی و ئۆتۆماتیکی ئەم قەیرانانە یەک لە دوای یەک لەسەر خەڵکی کوردستان زیادەکەن بۆ ئەوەی کە هیچ کاتێک سەریان نەپەرژێتە سەر ئەوەی کە بیرێک لە حاڵ و ژیانی خۆیان بکەنەوە بیرێک لەو بکەنەوە کە ئەم ژیانە سەختەی ژیانیان کە بەژمەینەتی و نەهامەتی و چەرمەسەریە گۆڕانکاری تیا بکەن ئەم بۆ چونێکی زۆر سەرنجڕاکێشە بڕیاکاتە بۆ زیاتر لەسەر ئەمە قسەوان بکردایکە پێتان وایە حکوومەت دەسەڵاتدارانی کوردستان ئاماژدارانە دەیانەوێت ئەم دۆخ و قەیرانانە هەبێت بەڵام پێم خۆشتە سەبارەت بە قسەکانی مەسئول بەرزانی پرسیاری زیاتر بکەم و بۆ چونی ئەو بیستم لەسەر قسێکی تری کە دەڵێ من پێم خۆشە هەموو خەڵکی کوردستان لە تەلاری ئەڵتونیا بژین ئەمە مانای چێگەێنێ لای ئێوە واللهی بەڵم یعنی هەموو کەسێک ئەگەر بزانێت ئەوەی کە لە کوردستانە ئەوە نەک هەر ڕاست نییە بگرە ئەبێت جێگەی پێکەنین و شەرمەزاریە بۆ دەسەڵاتێک کە دوای
30 ساڵ لە حکومڕانی ئەگەر بێت و وەکو خۆیان باسیەکەن لە 2023ەوە لایانی کەم 15-16 ساڵە حکومڕانی و هاتوونەتە سەر پێی خۆیان کە زۆر بە شێوەیەکی با بڵێن ئەوەی کە خۆیان وەکو باسیەکەن کە بە پرۆفیشناڵی حکومڕانیان کردووە هیچ کاتێک ئەوە نەبووە کە لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتی فەقیر و هەژار پرۆژیان کردبێت نەک ئەوەی کە با بڵێن خوازیارە لەوەی کە لە ڤێلا یاخود لە بینایەکی ئاڵتونیا بژێ ئەو کەسانی کە بە کولەمەریکی و بە ئارەقی ناوچوان و بە کۆڵبەری و بە دەستفرۆشی بڕێ پارەکەوە کاتەوە لە زەویەکە لە زۆر لە دوورە شار دروست ئەکا خانوویەک یاخود هەیکەلێک دروست ئەکات بە هەر شێوازێک بێت لە کاتێک ئامانە حەملاکەن بۆیانە ڕوخێنن فەر بەو کابرایەکە کە ماتنی ئەم وڵاتەیە کەسێکە کە لەم وڵاتەیە بژی حەو پشتی لەم وڵاتەیە تەواو بووە تا ئێستا بستێک زەوی نییە چ جای ئەوەی کە ئەم بخوازێت لە کۆشکێکی ئاڵتونیە بە پێچەوانەوە ئەوە خۆیانن لە کۆشکە ئاڵتونیەکانەوە تەماشای خان و هەژار و قوڕینەکانەکەن ئەوە کە سوکار و مناڵەکانی خۆیانن کە بینیت لە کوردستان و لە کەم وڵاتی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا و کەنەدا خان و ڤێلایان نەبێت و بە ئاشکرا لە هەر ڤێلایەکیان لەسەر و 15-20 ملیۆن دۆلاریەوەیە ئەوە خەڵکی کوردستان نییە کە لە بینا و ڤێلای ئاڵتونیایە بەڵکو ئەوەیە خەڵکی کوردستان خوازیاری ئەوەیە کە لە خانوویەکی سادەیە بە شێوەیەکی شەرافەتمەند بە شێوەیە کەرامەتی پارێزراو بێت ئەمنیەتی پارێزراو بێت بە شێوەیە کە لە بەرامبەر بە ئەو کار و لە بەرامبەر بەو هیلاکی و مادووبوونەی حەقی بدرێتێ خەڵکی کوردستان لەوە زیاتر چی ئەوێت هیچی نایە غێری ئەم شتانە بەڵام ئەوە دەسەڵاتی کوردیەکە بستێ زەوی نەک بستێک زەوی تەنانەت بەرمیلێک نەوتی پێ ڕەوانە بینی بێنەرە پێچای خۆت حاڵیە نەمەی کە ئێستا من قسە ئەەکەم بەرمیلە نەوت 225,000 بۆ 230,000 لە چلەی هاوینە بەرمیلە نەوت بۆنگەیە چ جایەوەی کە بێتە زستان و بێ ئەم گۆڕاکاریانەی چی لێ بێت باشە من پێشەوەی بێمە ئەم ستدیۆ بەڕاستی هەواڵێکم بیست کە ئەوش لە سەرۆکی دەستەی و بەرهێنەرانی کوردستان و کوشانازیەکی خوان باسیەکەن باز لەواکەکە 13 ملیاردێر و 10,000 ملیۆنەر لە خەڵکی کوردستان هەیە بەڕاستی ئەمە ئەبێ ئینسان هەر تووشی شۆک بێت ئایا 10,000 ملیۆنەر 10,000 خەڵکی ملیۆنەر لەسەر چه حسابێک بوونەت ئەو دەوڵەمەنیە باشە یعنی ئەبینین یعنی هەتاکو لە ئەمریکا کە وڵاتێکی سەرمایەداریە کە وڵاتێکە کە ئینسانی تیا ئەچەوسێتەوە لەسەر بنەمای چینایەتی و لەسەر بنەمای سەرمایە ئەچەوسێتەوە باشە جۆرێک لە قانون و چوارچەوەیەکی هەیە بۆ دەوڵەمەند بوون بەڵام بەداخەوە بینی لە کوردستانە چونکە بە حکمەوەی کە هەم یەکێتی هەم پارتی هەر یەکی لە منتیقی خۆی بەپێی نفوس و بەپێی چەک و بەپێی ئەتیبارات و بەپێی ئەو نفوس و هەیمەنیکە خۆیان هەیەە باڵا دەستن بەسەر منتیقەکەیە ئەمە هیچ پێودانگ و هیچ قانون و یاسایەک نییە بۆ دەوڵەمەند بوون بەداخەوە کەسانی یەکەم و دووەم و هەتاکو دەیەمی ناو حیزبەکەشتوانین بڵین لەسەر و ملیۆنەرن ئەوانەی دەوروبەرن و ئەوانەی دام و دەستگا و ئەوانەی کە لە دەوروبەری خوان و ئەوانەی کە بەردەوام بندیوار و چڵکا خۆری و پیسخۆری بۆ دەسەڵاتەکان ئەمانەش سوودمەند بوون ئەمانش لە پاڵ ئەمانەیە دەوڵەمەند بوون و هەڵتۆقیون لە فترێکی کەمەکە ئەبینی خۆیان و مناڵ و کەسوکاریان بە دەیان و ملیۆن قساکە کە بەڕاستی ئەمە کارەسەتباریە ئەمە سەرۆکی دەستگای وەبەرهێنان وەکو شانازیەک باسیەکە کە ئەومە دەوڵەمەند لە کوردستانە ئایا ئەومە دەوڵەمەند لە کوردستانەیە لە بەرامبەر بەمە چەندێک فەقیر و هەژار هەیە چەندێک هەیە لە سەر شەقامەکان ڕۆژەکاتەوە چەندێک هەیە لە ژێر خانووی لەوح و لە ژێر خانووی قوڕینە ژیانەکات بۆ ئێمە نەمان بینی لە کاتی لافاوەکە چەندێک خانوو زەری پێگەشت و خانوەکانیان داڕما و ئایا ئەمانە قەرەبوو کرانەوە ئایا ئەمانە هیچی بەدەنگیانەوە هاتنەوە بە تاکید نە ئەبێت ئێمە لە واقعی ژیانی خەڵکەوە تەماشای ئەم شتانە بکەین بەدەل لە هەز بۆ چوونێکە هەمان بێت
ئەبێت لەسەر ژیان و واقعی خەڵکی کرێکار و بەژمەینەت لەسەر ژیانی ئەوانەی کە ڕۆژانە دەستفرۆشن کرێکاری مایانی کرێکارەکانن هەموو ئەمانەوە بڕوانینە ژیانی کوردستان نەک ئەوەی کە لە چەند کەسانێک ئەبینین لە خان و کۆشکی شاهانەیە ژیانەکەن خۆیان و مناڵانن هەر ڕۆژی لە وڵاتێکن هەر لە ڕۆژی لە وڵاتێکی ئەوروپیا وێنەکانیانە گرن و بڵاوێکەنە و بە جۆرێکەوەی کە ژیانی خوان ئاوا هیە ئەبینین ئەوەی کە ئەبینین لە چەند هزار کەسێک تێ ناپەڕێت ئەمەی کە ژیانی وەکو فێرعونە بەڵام لە بەرامبەر بەمایە هەزاران هەزار ملیۆن لە خەڵکی کوردستان و ئەتوانم بڵێم لە سەتاسی خەڵکی کوردستان لە ژێر هێڵی هەژاریەوەیە ئەمانە هەمووی ئەو دەستکەوتانن و بەرهەمی 30 ساڵ حکومڕانی بزوتنەوەی کوردایەتیە بەداخەوەکە بەم شێوەیە وەڵامی خەڵکی کوردستانەداتەوە کاتی بەرنامەکانمان ڕوو لە کۆتاییە و زۆر لایانی تر هەیە کە بتوانین قسە و باسی لەسەر بکەین بەڵام ئەو ماوەکەمەی کە ماوە دەمەبی خەمە ئیختیاری خۆتانەوە کە چ شتێکی تر مای سەرنج و تێڕوانینی ئێوە لە قسەکانی سەرۆکی حکوومەتدا بەڵێ ئەلبەتە باسە لە ئازادی کرد تەبان ئازادی یەکێکە لە بنەماکانی مافی مرۆڤ کە پێویستە هەر وڵاتێکە ئەو شێوانەیە کە لە خەڵکی کوردستان بۆ نمونە لەسەری دەستگیرە کرێت یا خۆی ڕاپێچی و ئەیانێ بە هەر شێوازێک لە شێوازەکان بێدەنگیان بکەن ئەمە یەکێکە لەو خاڵە هەرە سەرەتایانەیە لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤدا کراوە بەڵام بەداخەوە بەرپرسانی خەڵکی کوردستان بەرپرسانی هەرێمی کوردستان بە جۆرێک لەوەی کە پیان ئەفرۆشنەوە جۆرێک لە ئازادی هەیە بەڵام بەداخەوە ئەبینین ئەم ئازادیە نەک هەر نییە بگرە ئەوەی کە خەڵک پاشەکشێکی زۆری پێکراوە ئەتوانم بڵێم ساڵ بە ساڵ ئەم بازنەی ئازادیە بەرتەسگە کرێتەوە من یەکێکم لەوانەی کە تەنانەت لە تەنها بەشداری کردم لە خۆپیشاندانێک بە چەندین ڕۆژ لە نێوە زیندانە دەستگیر کراوم ئەمە نمونەیەکە کە من لەسەر خۆم ئەتوان باسی بکەم چ جای ئەوەی کە کەسانێکە بە جۆرێک هەتاکو ئێستا لە زیندانەکانی یەکێتی و پارتیا ماونەتەوە و تا ئێستش بەردەوام لەژێر تعقیب و کەسوکاریشیان هەتاکو بە جۆرێک فشاریان بۆ ئەهێنن کە بۆ ڕاگەاندنەکان قسە نەکەن ئەمانە کۆی ئەو کێشانن کە ئەمە چ جای ئەمە کێشی ئازادی نەبوونی موچە و مەسلەی ئاو و کارەبا و بێکاری و کۆنجی گەنجان و هەموو ئەمانە کۆمەڵێکیان کە لە چوارچێوەی ئەو کێشە و مەشاکلانە کە لە خەڵکی کوردستان گیرۆدەی بوون بەهۆی حکومڕانی سەرانی یەکێتی و پارتی وزوتنەوەی کوردایەتیەوە کە ئەمانە بەڕاستی پێویستی بۆەیە کە خەڵک ئیتر ئەمانە ئەم دەسەڵاتە ئەم بزوتنەوەی یەکێتی و پارتی و وزوتنەوەی کوردایەتی بە هیچ جۆرێک چاکسازی هەڵناگرێت بەڵکو ئەبێ خەڵک بیر لە بەدیلی ئەمانە بکاتەوە بیر لەوە بکاتەوە کە خەڵکی کوردستان دوای ئەمانە ئەبێ بکاتەوە چونکە بەڕاستی جۆرێک لەوەی کە سەردێڕی ناڕزاتیەکانی خەڵک جۆرێک هەتاکو و خەڵکانی کە بە جۆرێک ئەتوانم بڵێم لە هیچ ڕێکخرا و حیزبێکیشانین تەجاوزی ئەمان کردووە کە ئەبێ یەکێتی و پارتی ئەبێ بڕۆن کاتیان بەسەر چووە ئەبێ بە هەر شێوازێک بێ خەڵک بیر لە ڕێکخراو بوون بکاتەوە بیر لە بەدیلی یەکێتی و پارتی بکاتەوە بۆ ئەوی کە ئەمانە بڕۆن و ژیانی خەڵک بە جۆرێک لە جۆرەکان ئاهێک پێ بێتەوە و بتوانن ژیانێکی شەرافەتمەند و بە شێوەیەکی ڕێک و پێک ژیان گوزەرکەن. مامۆستا کامەران لەتیف زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم فەرسەتەی کە من توانیم هەنێک گفتوگۆ و ڕامبی خۆم دەرببڕم. سپاس بۆ ملای. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو.